هەموو کەسانەی کە شەوانە خەویان لێ ناکەوێ بەبێ حەب یاخود بە حەبیش خەویان لێ ناکەوێ. ئەمە گرفتی سەحابەیش پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم هات بۆ لای پێغەمبەری خوا کە ناوی زەید بوو تێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوانە خەوم لێ ناکەوێ خەوم لێ دەزڕێ چاو ناچێتە خەوم وارە شەکەت و ماندووبوون لە جەستەم ناڕوا خەیاڵ و ئەفکاری ماندووبوونی ڕۆژم لەسەر مێشک ناڕوا و فۆرمات نابمەوە بۆی خەوتنم وجعلنا نومكم سباتا چونکە خەومایی ئیسراحەتە کەسێک خەوی لێ نەکەوێ ژیانی تێک دەچێت تووشی هەموو نەخۆشیەک دەبێ یەکێک لەو هۆکارانێکەوە مرۆڤ تێیدا تووشی نەخۆشی شەکرە و سوکەری دەبێ بریتێ لە کەم خەوی. پێغەمبەر صلی الله عليه وسلم چارەسەری بۆ دانا فەرمووی هەر کە هاتیتە ناو جێگەی خەو بڵێ اللهم غارت النجوم وهدأت العيون وأنت حي قيوم لا تأخذك سنة ولا نوم اللهم اهدئ ليلي وأنم عيني. فرمي أم دعايا بخوانة ده فرمي زيد ضلك بيغمبر صلى الله عليه وسلم أم دعايا بو فرموم أم دعايا بخوان بيش خوتنم كاتك خوم دزرا خواهي قول أم قرفتي شارة سر كردم دي همو أواني كوا قرفتي خوزران تان هيا أم دعايا لبركن خواهي قولت شارة سري أم حالتتان بودين إن شاء الله.